ئەزانێت پێگەیشتونە لە وڵاتی ئێمە لەسەرکردە و لە زانایەکان و لە عولەمایەکان هەمووی لە حوجرە و لە مزگەوتی ماڵیخوای پێگەیشتونە جێی فەخر و شانازیە سەر لە مزگەوتی ماڵیخوا بدەین و درێغی نەکەین و بەردەوام بینە و خزمەتێکەوە کردومانە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه أجمعين. سرتا خوش حالين با كردنەوەی ماڵێک لە ماڵەکانی مزگەوت وەزیادبوونی بنکەیەک لە بنکەی پیرۆزی خوای گەورە لەسەر زەوی. خۆشحاڵین بە ئامادەبوونی ئەو میوانە بەڕێزانە بەبێ جیاوازی بەبێ ئەوەی کە ناوی هیچ کەسێک بینین خۆشحاڵین بە ئامادەبوونیان و دەستخۆشیلیان لە ئەکەن کە بە هۆی ئەوەی کەوە وەڵامی ئێمەیان داوەتەوە بە هاتنیان ئەو بە ناوی خۆمان و بە ناوی گوندی ڕێزان بە ناوی ڕیسیپیان و دانیشتوانی گوندی ڕێزان ئەتوانین دەستخۆشی لە هەموو ئەو کەسانە بکەین کە بەشداریان کردیە لە بنیاتنان و لە دروستکردنی ماڵی خوای گەورە لە دروستکردنی مزگەوتە. ئەوانێک کە بەشداریان کردیا ئینجا چ لە ڕووی مادیەوە چ لە ڕووی معنەویەوە چ لە ڕووی هاوکاریەوە لە هەموو لایەکەوە دەستخۆشان لێ یەکەین و دوعای بەخێریشان لێ بکەین خوای گەورە پاداشیان بداتەوە لە دنیا و لە دوا ڕۆژە. طبعا مزگەوت ماڵێکە لە ماڵەکانی خوای گەورە کە خوای گەورە لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ ئینەما یەعمۇر مەساجد الله من آمن بالله واليوم الآخر. ئەوانە کە بیر و بڕوایان بە خوای گەورە و بە ڕۆژی دواییە هەیە ئەوانن کەوا میعمار و ئەوانە کەوا بینایی مزگەوت و ماڵی خوای گەورە ئەکەن. ئەمەش لە توانای هەموو کەسێکانیە کە بتوانی ئەو هیمەتەی هەبی کە هیمەتی دروستکردنی مزگەوتی ماڵی خوای گەورەیە و پیرۆزترین شوێنیشە لەسەر زەوی هەروەک پێغەمبەری خۆشەویستمان عەلەیهی سەڵاتو وەسەلام کە ئەفەرمێ ئەحەبُ المەکان إلى الله المەساجد وەک پێغەمبەرمان عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەفەرمێتەوە خۆشەویستترین شوێن لەسەر زەویە کە بێتە لە ماڵی خوای گەورە. بۆیە پێگەی مزگەوت پێگەیشی پیرۆزە ئینسانی مسلمان ئەبێ بتوانێت هەم بە عەمەلی هەم بە وتە هەم بە قسە ماڵی خوای گەورە ئاوادان بکاتەوە. اینجا ئاوادانکردنەوە چ لە ڕووی مادی معنەوی چ لە ڕووی هاوکاریەوە چ لە ڕووی عیبادەتەوە ئەمانە هەمووی لایەنی ئاوادانکردنەوە ئەگەینین. أشهد أن لا إله إلا الله بەناوی خوای بەخشندەی مێهرەبان دروستکەری ئەرز و ئاسمان ڕزق و ڕۆزیدەری گشتیان لە بەران بەخێر بێن بە خێراتنی کەناڵی پەیام دەکەین بە بۆنی کردنەوەی مزگەوتی گوندی ڕێزان هەندێک دەربارەی مزگەوت بەڵام بەڕاستی ئەوەی کە حەقا ئەمە ناتوانین تەواو حەقی مزگەوت بدەین کە مزگەوت کە خوای تەعالا دەربارەی مزگەوت فەرموویەتی وأن المساجد لله فلا تدعوا مع الله أحدا. مزگەوت ماڵی خوایە لە مزگەوتدا
خواپەرستی دەکرێت لە مزگەوتدا دەڵەکان دەکرێنەوە لە مزگەوتدا کاروباری ئیسلامی کاروباری ژیان بەڕێوە دەچێتن مزگەوت باخچەی ژیانی مرۆڤەکانە بەڕاستی ئێمەش لەو گوندە قندیلانە کە گوندی ڕێزانە شکر و سپاس بۆ خوا کە هاوکاری کردین و ئەو مزگەوتەمان کە دروست کرد بە هاوکاری هەموو خێرخوازان خوازە هەموو لایەک بداتەوە ئینشاءالله بەڵێ زۆر فەرموودە هەیە دەربارەی ئاوادانکردنەوەی مزگەوت پێغەمبەری خۆشەویستمان کە دەفەرمێت من بنا مسجدا بنى الله له بيتا في الجنة هەر کەسێک مزگەوتێک دروست بکە خوای تەعالا لە بەهەشتا قەسرێکی بۆ دروست دەکاتن مزگەوت زۆر گرنگە لە ژیانی ئیسلامەتیدا مزگەوت پێغەمبەرمان محەممەد دروخا لەسەر بێت ئەوەڵ کاری لە کارەکانی کە دەوڵەتی ئیسلامی پێکینا لە مەدینەی منەوەرە گرنگیدا بە مزگەوت مەسجیدی قوبای دروست کرد و لەوێەوە مزگەوت بۆ بە قوتابخانەی ژیانی مرۆڤایەتی لەوێەوە هەموو بڕیارەکان دەردەچوون و لە مزگەوتەوە زانایانی ئانی و ئینسانی پیاوە ماقۆل ئینسانانی تێگەیشتوو لە مزگەوتەوە بەڕاستی دەردەچن ئێمەش لە گوندی ڕەزان کە ئەو مزگەوتەمان ئاوادان کردووە بە پشبەستن بەخوا و هەروە هاوکاری هەموو خێرخوازان و ئێساشان دەکەم و کورتیمان مایە بەڕاستی کە پێویستە خانی مامۆستا بکرێتەوە دەکەم و کورتی هەیە دەرگە کرایتەوە لە هەر خێرخوازێک کە هاوکاریمان بکاتن و الحەمدلله سوپاس لەخوا کە ئەوەی کە پێویست بوو تەواو کرایە ئەو ئێستا ئەوەی وازبی سەرشانمانەکە لە ڕووی مادی لە ڕووی بینایی تەواو کرا بەڵام پێویستە لە ڕووی عیبادەتیش ئاوادان بکرێتەوە بە نوێژکردن بە عیبادەتکردن بە دەرسی خوێندنی قورئان تێیدا و پەروەردەکردنی مرۆڤەکان بەڕێک و پێچ وەمێ دەوارین گوندەکانی کوردستانمان کە هەمومان زۆر قەرزداری مزگەوتین بەڕاستی گوندەکانی مزگەوتەکان ئاوادان بکرێن لە هەموو دێهاتەکان گرنجیان پێ بدرێ و هەروەها گرنجیت بدرێتەوە بە قوتابخانەکانی ئاینی قوتابخانەکانی ئاینی زۆر زۆر زەرون بۆ ئێمەی ملەتی کورد چونکە ئەگەر بێت و قوتابخانەکانی ئاینی پاش بخرێ بەڕاستی ممکنە زۆرمان پاشکەوین و لە ڕووی ئاینەکەش و لە ڕووی زبانی لۆغەی عەرەبیشەوە ئومیدوارین ئینشاءالله خوا هاوکاری هەموو لایەکمان بیتن و هەروە ئینشاءالله مزگەوتەکانمان لە هەموو دێهاتەکانی کوردستان ئاوادان بکرێنەوە لە ڕووی مادی لە ڕووی خواپەرستی لە ڕووی زانستیشەوە ئینشاءالله بەخێر بێن خوازای ئێوە بداتەوە بەناوی خۆی گەورە و میهرەبان ئیمڕۆ بەناوی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی و تێبینێرایەتی ئەوقافی چۆمان هەڵساین بەکردنەوەی مزگەوتێک لە مزگەوتەکانی ماڵی خۆی گەورە لە گوندی ڕەزان سەر بە ناحیەی گەڵاڵا ئێمە کەوا ئەم مزگەوتەیەمان دروستکردیە لەسەر ئەرچی چەندان موسڵمان و خێرخوازی سنوورەکە و دەرەوەی سنوورەکە و بە پێویستی زانی سوپاسی هەموو موسڵمانان و هەموو خێرخوازان بکەین تەبیعی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی بۆ ئەوەیە خزمەتی ماڵی خۆی گەورە بکە و هەڵسێ بەکار ئاسانی و بە دروستکردنی مزگەوتەکان و ئەو شوێنە پیرۆزانەی کەوا شوێنی ئاینی و خواپەرستیە ئێمە لێرەوە بە پێویستە زانین دەستخۆشی لە هەموو موسڵمان و خێرخوازان بکەین و لە ئەوقافی چۆمانەوە داوا لە موسڵمان و خێرخوازانەکەین کەوا چەندین شوێن هەیە پێویستی بە
نۆژەنکردنەوە هەیە یان بە دروستکردنی مزگەوت هەیە داوا ئەکەین هاوکارمان بن و بتوانین ئەو مزگەوتانە کە پێویستیان بە نۆژەنکردنەوە نۆژەیان کردنەوە یان هەندێک شوێن هەیە پێویستی بە دروستکردنی مزگەوتە کە زۆر زارور و پێویستن کەوا دروستیان بکەین. ئێمە بەردەوام بووینە لە کارەکانی خۆمان بەردەوامیش دەبین ئینشاءڵڵا. تەبیعی هەرێمی کوردستان بەدەست قەیران و ناخۆشی و نەرامەتی چەندین ساڵە کەوا زۆر بە قورسیتەی پەڕاندووە خۆشبەختانە ئێستا الحەمدوللا ڕۆژ بە ڕۆژ دەرکەی ئەوە ئەکرێتەوە کا بتوانین هەموو لایەکمان کار ئاسانی بکەین لە دروستکردنی پرۆژە و لە باڵەکایەتی کەوا وێڕای ئەو هەموو ناخۆشیی ئەو هەموو دەربەدەری و ئاوارەی و قەیرانەی کەوا هەر لە سەمانی خۆی تا ئەمڕۆ ڕووی لە باڵەکاتی کردیە کە لانەی شۆڕەش بووە خزمەتێکی زۆری بە میلەتی کورد و بە مسلمانان کردووە و هەر مزگەوتیش بووە پێگەیەکی گەورە و ڕۆڵێکی بەرچاوی هەیە لە پێگەیاندنی سەدان زانا و کەڵەپیاوی گەورە و ئاینی و ڕۆشنبیر و سەرکردەی دڵسۆز و خەمخۆر و قارەمان خزمەت بەم میلەتێ بکە. لێرەوە ئومێدەخوازین کەوا هەموو لایەکمان کاری زیاتر و خزمەتی زیاتر بکەین و بە ئەرچێشی سەرشانی خۆمانی ئەزانین خزمەت بکەین لەم ڕۆڵەیەوە. ئەم مزگەوتە بە ماوەی ساڵێک و چەند مانگێک تەواو بووە ڕوبەرەکەی 1500 مەترە لە لای خێرخوازانەوە دروستکراوە لەبەرەوەی ناتوانین گوژمەکەی بڵێن چونکە خێرخواز هاوکاریان کردیە جا هەیە بە چیمەنتۆ هەیە بە شیشە و هەیە بە کۆمەڵێ پێداویستی دیکەیە دەرکەوە پەنجەرەیە ئەو پێداویستیانە هاتوونە. ئێمە کە سەرپەرشتیاری ئەو پرۆژەیە بووین کە مزگەوتە ماڵی خوای گەورەیە لە گوندی ڕەزان. ئێمە وەکو خەڵکی گوندی ڕەزان مزگەوتمان هەبوو لە سەرەتایە، ئێستاش لە ئازالایتمان بەس مزگەوتەکەمان بچک بوو. هۆکاری دروستکردنی ئەو مزگەوتەش هۆی بسوشی مزگەوتەکەمان بوو بەوەی فراوانبوونی قەرەباڵی گوندەکەمان شوێنمان زۆر تەسە بوو لەو مزگەوتەی بۆ نوێژ و زەماعەت و جومعە و هەر مناسەباتێکی ئاینی کە هەبی. بۆیە بڕیارماندا کە مزگەوتێکی ئالە و زۆرە دروست بکەین بە هیمەتی خوای گەورە و هەموو خێرخوازانی هەرێمی کوردستان ئەوانەی کە یارمەتیان داین لە هەولێر لە ڕانیا لە سلێمانی لە سۆران لە چۆمان خوا ئەجر و پاداشتیان بداتەوە، خوا تۆڵیان بۆ بکاتەوە لە دنیا و لە قیامەت. زۆر سوپاسیان دەکەین. یا ڕەبی خوا جێ و مەکانیان باهەش بێ. الحەمدوللا زۆر دڵم خۆشە. ئینشاءڵڵا خوا وەریەگری. داوا لە خوای گەورەیەکەین کە ئەو هیمەتەی کە خەڵک کردوێتی ئێمەش هاوکاریان بووین لێمان وەرگری. زۆر دڵمان خۆشە. ئینشاءڵڵا بیتەمای خێر و عیبادەت و خۆشگوزەرانی بۆ خەڵکی ئەو گوندەی. سپاس و ستایش بۆ خوا بە هاوکاری و یارمەتی خێرخوازانی ناوچەکە و دەرەوەی باڵەکایەتی توانرا ئەمڕۆ پرۆژەی کردنەوەی مزگەوتی خێرخوازی گوندەکەمان سەرکەوتوانە کۆتایی پێهات. کردنەوەی ئەو مزگەوترا پێویستێکی هەنووکەی بوو کە پێویست بوو مزگەوتێکە بێت چونکە کێشە و مەشاکلمان بۆ دروستە بوو و لە هەمان کاتدا مزگەوت هەمیشە پێویستێکە بۆی پەرستش و هەروەها بتوانین بەرە بە لایەنە دینەکەی خۆمان بدەین. بە هیمەت و هاوکاری ئەو خێرخوازانە توانرا کە پرۆژەکە بە سەرکەوتوانە کۆتایی پێبێنرێت و ئەمڕۆ وەکو ڕێزێک بۆ کەسانێک کە هاوکار و هەماهەنگمان بووینە نیوەڕۆخانێکمان ڕێخست و پێشوازیمان کرد لەو کەسانەی کە یارمەتیان داین لە تەواوکردنی ئەو پرۆژەیە. وەکو دانیشتوانی گوندی ڕەزان لە باڵەکایەتی زۆر دڵخۆش بووین بەکردنەوەی ئەو پرۆژەیە چونکە وەک باسمان کرد پێویستێک بوو کە ئەو گوندە ژمارەی دانیشتوانی زۆرە و مزگەوتێکی بچووک و لە زەمانێکی کۆن دروست کرا بوو پێویستی بۆی بکە نوێژەم بکرێتەوە. بۆیە بڕیار درا کە پرۆژەیەکی ئاوا پرۆژەی مزگەوتی خێرخوازی دروست بکرێت. زۆر بەخێر بێن خوا پاداشتی خێرتان داتەوە، ئەزیەتتان خواردووە، ماندوو بوون ئەوەی لە شوێنی دوور هاتووە لە شوێنی نزیک هاتووە هەر هەنگاوێک کەشان کات